سڵاو و ڕێز و حورمەت خۆشەویستان ئازیزانی ئارامی حاجی عەلی، چۆن پیاوان، ژنان، کچان، کوڕان هەموو لای باشن؟ پێم خۆشە کە باش بن بەڕاستی. تاڵ نەقڵمان کرد. بەخێر بێن سەر چاو. هیوادارم کە زۆر باش بن، شاد بن، ئاسوودە بن، لە خۆشییا بن. ئەم شەویش دووسێ هەواڵ زەندەیتان ئێمێ و ئەچمە ناو قسە و باسەکان. هیوادارم کە بتوانم فریا بکەوم و مریشکەکەیش هەمووتان بەخێر بێن سەر چاو. بەخێر بێن. دوو دەقاوەچین تا بەڕێزانێکەوە بنەوە دوای شتێ ناو قسە باسەکان ئازیزانی من. دووسێ دزیزان بۆ باسەکەم وەکو هەواڵ، پاشانیش ئەچمە ناو قسە و باسەکانی خۆم. یەکەمیان بە وردە و دەبشمە ناو باسەکەەوە خۆشەویستان لەو زیاتر کات نەکوژین. یەکەمیان بۆ شێخی ئیداری دەباشان کە ناوی ئیداری گشتیە، واتە بۆ شێخ ئەحمە ئەوەم هەیە. شێخ ئەنوەرێک هەیە، خزمی شێخ ئەحمەی نۆکانە. طبعاً هەموو لایەکتان ئێوە و ڕاستیە زان کە لە دوای ساڵی 92ەوە خزمێنە لە باشووری کوردستانە باوە. هاشڕە مەسئولێک دەستاتی هەبێ خزم وشتی خۆیە کا بەشت لە حەقیقەتە، کا بە خاوەن پۆست و خاوەن پارە و خاوەن هەر هەموو شتێک. تا ئێساوە هەر بەردەوامە. ڕێوی خۆیان بێ ئەیکەن بە، ئەگەر ڕێوی باغێش بێ ئەیکەن بە شێر، سوالکەرەکانیان ئەهێن ئەیانکەن بە ملیۆنێر و ئالم بابەتان. ئەم ئەنوەرە پورزە یا خاڵۆزە یا هەرچی گرنگەوەیە کە خزمی شێخ ئەحمەی نۆکانە. ئەم ئەنوەرە پێشتر مدیری سیانەی عەربەت بووە، لە ماوەی چەند مانجێکی زۆر کەمە ئەیهێنێ ئەیکا بە بەڕێوەبەری کارەبای ڕۆژهەڵات. دوای تەنها 5-6 مە گواستوێتیەوە کە دوێتی بە بەڕێوەبەری کارەبای گشتی سلێمانی. ئەمە لە کاتێکدا بە دەداچوونەکانی من دەیان مهەندیسی کارامە هەیە، شارەزا لە ئیشەکەیە، بەڵام ئەمیان داناوە تەنها لە بەروێکە خزمی خۆیەتی. ئەنوەریش چووە مێینەیەکی هێناوە، ناوی مێینەکە مێردی مێینەکە ڕسمەکەی لەلامە، بەڵام جارە بڵاوی ناکەم بۆی کە بزانێت کە ئاگام لە هەموو شتێکە. ئەگەر لەوە دوور نەکەوێتەوە بەڕاستی مەجبورم کە بڵاوی کەم و جایتی شێبیاچی نابێ و مشکلەی خۆیانە. کاتێک کە پێڵێن بابا ئەم خانمە لە هیچ شتێک نازانێ، ئەڵێ میمەیە خۆم فێر یەکەم، خۆشی بە شتێکیش نازانێت، بەڵام نەزانم چۆن فێریەکە. ئێستا فێربوون ئەم مەسئولانە لەگەڵ حرمەت مابوویەوە لەسەر کۆش خەڵک فێرەکەن بەڕاستی. شێخ ئەحمەیش بۆچی ئەم خزمەی خۆی داناوە؟ لەبەرەوەی خۆیان سێ کۆمپانیان هەیە لە مەیدانی کارەبایە کارەکەن، بۆ ئەوەی کە هەر تەندەرێک دەرچێ بێن بە کۆمپانیەکانی خۆیان. ئەمەیە چاوچنۆشی ئەو دەسەڵاتە لە باشووری کوردستانە کە چۆن کۆمەڵی خەڵکی بەراوەتە گیانی ئەو کۆمەڵگە. خاڵی دووهەم بۆتان باسکە. مڵکێکەیە بە ناوی مڵکی ژمارە 66 کەرتی 35 کانی سپیکە، کە هی کۆمەڵی خەڵکی هەژار بۆ کاتی خۆی 20 ساڵ زیاترە ئەمە ئەتفا کراوە، بە هیچ شێوەیەک شمولی قەرەبووکردنەوە ناکە. بەڵام ئێستا کەسێک بە ناوی ئەحمەدی بروسک هەستاوە بەکڕینەوەی ئەو مڵکە بە واستە و واستەکاری جەماعەتی زەراعە بۆی قەرەبوو ئەکەنەوە، کە بایی 15 ملیۆن دۆلارە.
ئەو کەسانشی کە ئیشەکەیان بۆ کردووە لە زەراعی سێمانی بریتین لەکێ شاڵاوی بەڕێوەبەری زەراعی سێمانی ئاتە ئەو کارەکەی بۆ کردووە. ئەم بەناو ئەحای بروسکە دز و گاندەڵا ئەوانن کە ڕانسەنگاوی ئینتەلاکەر ناوی ناون سەرمایەداری نیشتیمانی. بۆیە لێرەوە داواکارم لە داواکاری گشتی سێمانی یا چاودێری دارایی سێمانی بێنە سەر هێڵ ئەگەر یەک زەڕ ئەخلاق و کەرامەت و ڕازگۆییان تایە بەڕاستی ئەمە قبوڵ نەکرد. ئەوەی پێویستەکە بیڵێم ئەو موڵکە کە لەلایەن ئەحمەی بروسکەوە کڕاوە بە 50 دەفتەر ئێستا بای 15 ملیۆن دۆلارە کە موڕشی وەرگرتو. باشە هەر ئەم کابرایە چەندین شوێنیکەی وەرگرتووە لە سێمانی وەکو عەلوەکۆنەکەی سێمانی کەسی دۆنمە. لە سەرچناریش پشتی کارگەی چیمەنتۆی سەرچنار 100 دۆنمیتری وەرگرتووە لە پشت ئەو کارگەیەوە. لە قولەرەوەیسیش 6 دۆنمیتری وەرگرتووە. لە کەلاریش مەشروعی تایبەتی تری هەیە. ئێوە بزان ئەو کۆمەلگایە چێ لە باشووسانە ئەیخوا و ئەم دزە گەورانە کێن و من تێژ ناکەم کە بەڕاستی یەکێتی یاسەران یەکێتی دەباشان چۆن بەمە ڕازیە بن ئەگەر خۆیان شەریکیان نین. ئازیزانی ئارامەحمەد بۆیە لێرەوە ئەڵێم وەریگن بە ئارەزی خۆتان دزەکان. باشە ئەزان خۆشەویستان کوردم بۆچی خۆشەوێ من زۆر خۆشە کورد بەڕاستی. ئێوە ببینن ئەم دنیاە سەرقاڵی چییە؟ کەچی کورد لە باشووری کوردستانە سەرقاڵی دوو ساختەچی وەکو هەوراز گۆڵپی و پیاوەکەی مەسوول بازانی یا ڕەنسەنگاوی پیاوەکەی ڕوودا و پیاوەکەی نێچیت یەک میلەتیان سەرقاڵ کردووە بە شەڕە مریشکەوە خۆشەویستە. تاوەکو چی تاوەکو ئەم دزە گەورانە کە ئەکرێ لە باشووری کوردستانە باز نەکرێ و کەس خۆی دەقەرێنێ یا کەس نەیزانێ ئەمانەیشیان وەکوتم نایەن ناوە سەرمایەداری نیشتیمانی. بۆیە ئەو شەڕە مریشکوشتە بۆیە یکەن بۆی ئەو دزیە گەورانی کە لەو باشوورا هەیە هەموو ئەمانە بشارنەوە لە ڕاستیە. ئەرچی گوڵپی و ئەرچی ڕەنسەنگاوی لە واقعا ئەم شتانەیە. باشە بۆیە ئازیزانی ئارامەحمەد دووڕووی لە پشتی مایکەوە شتێکی تازە نییە. هەڵبەتە تا هێزە گەورە و زەبەلاحەکان لە کێبرکەی یەکتریا بن. میدیا و کەرەسە و ئامرازەکانی ڕاگەیاندنیش لەلایەک دەگیسێتەوە و هێرش و پروپاگەندەکانی خەستت دەکاتەوە بۆ تێکشکاندنی لایەنەکەی بەرامبەر. هەموو ئەم میدیاکارانەی مایشیان تیش کردوتەوە بە بیانووی خزمەت و تەندروستی خەڵکەوە شەڕی سەهم و بەش و دیاری و سپۆنسەر و گیرفان پڕکردنەکەن. باشە بە پەردەپۆشکردنی ڕاستیەکان بەو پێی میدیای خێراتر ئەچێتە ناو خەڵکەوە و خەڵک بەداخەوەکە بڕای پێەکە. بۆیە ئەو مایک و کامێرا و مینبەرە نە بە قازانجی خەڵکە نەسکیم ناڵێت تێرەکە نە شوێنێ ئەگرێ نە دوعاکانیشان بەڕاستی گیرا بێت. وەکو چی وایە ئازیزان وەکو دوعا و فرمێسک و گریانەکانی شێخی سعودیە وایە. شێخی سعودیە پێشنوێژی موسڵمانان مامۆستا سودەیسی بە مایکەکەی کە ئاڵتونە لە زێر مایکەکەی دروستکراوە پێشنێژیەکە هەموو ژەمەخوانێکی 2000 دلاری تێچێ کەچی لەو مایکە ئاڵتونیەوە گریان بۆ مناڵانی فەڵەستین و میانمار و وڵاتانی هەژار ئەگری بەسکی پڕەوە بە مایشێکی ئاڵتونیەوە. بۆیە ئازانی ئارامەحمەد هەوراز گوڵپیەکان و ڕەنگ سەنگاویەکان مانگانە دەیان 1000 دلار ئەخەنە گیرفانیان بە ناوی ئەم شەڕەسەگەڵام هەر بە ئەوانش هەر بە ناوی خزمەتکردنی فەقیر و هەژار و مەسەلەی تەندروستی و خەڵک و کۆمەڵی حکاتی پرۆپوش کە بەڕاستی هیچ مانایشی نەماوە. باش نییە ئەگەر ڕەنسەنگاویەکان و ئاو گوڵپیەکان مانگانە ئەم پارەیان نێنێ قەت بەڕاستی ئەو کارە ناکەن. بۆیە ئەمانە کۆمەڵێ بەکرێجیدایی ئەو دەسەڵاتداران زڕنای ئەو دەسەڵاتداران و پێویست خەڵک ڕسوایان کە نەک بەڕاستی ڕێزیان بگرێت. ئەمە واقعی ئەوانەیە. هەموویشیان بە ناوی خەڵکی فەهەژار و خەڵکی فەقیر و خزمەتەکەین و ئەوەکەن بەڵام بەڕاستی میدرۆیە. اینجا خاڵێکی تر بۆتەن باسکەم دوا خاڵی گەندەڵی دزیەکان و ئەسمەسە بابەتە ئاسلیەکە 500 دۆنم زەوی لە ڕێگەی سلێمانی عەربەت تەنیش سەیتەرەی سەر بە ڕازیانە وەرگیراوە بۆ عەلی کەلاری. عەلی کەلاری ئیشێکە لە گەورە دزەکانی باشووری کوردستان کە کەس ناوی ناپا. ئێستا دۆنم بووە بە نان و ئاو ئازیزانی ئارامەحمەد 181 دۆنم بەکرەجۆ زەوی مەعهەدی سلێمانی بووە سەر بە تەربیەی سلێمانی بووە. هەمووتان لەبیرتانە کاتی خۆی باسی کابرای گۆرەوی فرۆشم کرد مەلا یاسینی ساختەچی لەسەر ئەم زەویانە بەڕێوەبەری تەربیەی سلێمانی زۆر هەوڵیدا کە ئەم زەویە نەبێ بە پرۆژە بەڵام سوودی نەبوو کرا بە پرۆژە. مامۆستا دڵشاد ئەو بوو واسی لە پۆسەکەی هێنا
باشە ئەمیش وەکو کەسێک لە شەریکە دزەکانی مەلایاسین و ئالەم بابەتانە عەلی کەلاری بەشێکی وەرگرتووە ناوی ناوە بەکرەچۆ هێڵس 30 دۆنم زەوی بە ناوی زەوی قڕگا پرۆژەکەی ناوناوە پرۆژەی دینەسیتی عەلی کەلاری وەریگرتووە 460 دۆنم لەسەر پردی مەحافەزە بۆ سەر منقەل ئەمەش عەلی کەلاری وەریگرتووە بە ناوی زۆنی سێ 12 دۆنمیش تەنیش پارکی ئازادیوە ژیراوە بۆ پرۆژە کە پێی ئەڵەن ڕێکخراوەی CDO جا ئێوە سێریکەن لە دەڤەری سێمانیا چی بەسەر لەدەو کۆمەڵگای ئێمە ئێوە سێریکەن لە ژێر دەسەڵاتی پاڤڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانیە چۆن 1 مەتر زەوی کوردستان دەڤەری سێمانی نەماوە کە نەدزرابێ نەفرۆشرابێ ئەمە بە ناوی عەلی کەلاری و ئەم بە ناوی مەلایاسینی گۆرەوی فرۆشی ساختە چیە و ئەمە بە ناوی نازان تەڕەمەش دەڕەسازەکانەوە باشە کاکەجان ئەگەر هەوراز گوڵپی شەرەفی هەیە بەقەدەر قوستایی پوشە شەرەفی هەیە ئەگەر ڕەنگ سەنگاوی ئەوە شەرەفی هەیە بابێ باسی ئەمانە بکا بەڕاستی باسی مریشکم بۆ نەکات باشە باسی مریشکم بۆ نەکا لە سیراعی بینی مەسعود بازانی و نەشیرەڤان بازانیە بۆ ئەوەی مریشکی ناوخۆ نەفرۆشێ بەستۆکەی تورکیا بێ نەشیرەڤان بازانی باسی ئەو شەڕان نەکا بەڕاستی ئەگەر شەرەفیان هەیە ئەگەر ئابڕوویان هەیە ئەگەر خۆفرۆش دین بەڕاستی بابێ باسی ئەمانە بکە کە بزانێت چی ئەکرێت لە باشووری کوردستانە بزانێت چیش بزانێت کام زەوی ماوە لە باشوورا کە نەدزرابێ کاکە لە دەڤەری سێمانیا کام زەوی ماوە کە نەفرۆشرابێ مەتر بە مەتر ئەسڵەن کوڕانی مام جەلال ئازیزانی ئارام ئەحمەد ڕێک وابی دەکەنەوە کە بەس ئەم شەو لە سێمانیان هەر بێنە پارە بێنە کۆی کەرەوە بیبە ئەوەی لێک ئەوەی لەکە تاکەی ئەمە کاکەشە ئێوە ئەم هەمووجێ عەلی کەلاری چی ئەسڵ کاکە چ سوالکەرێکە ئەمان ناوتان ناو سەرمایهداری نیشتیمانی کاکە ئەم هەموو سوالکەرە چییە بەتانەتی گیانی ئەم خەڵک کاکە ئەمەیە کە من ڕقم لە ڕانسەنگاویەکان و کێگوڵپیەکان و نازانم تەلەڤیزیۆنەکانی پارتیوێشێتیە کە تەنها و تەنها ئیشیان خەڵتانی خەڵکە تەلەڤیزیۆنە شاشەیە ملەوەنە دەنگە ڕەنگە هەموو شتێکە سەرنجی خەڵک ڕائەکێشن لە قەزیە ئاساسەکان دووریانەخەنەوە بۆ شتی هیچ و پوچ و وەڵام بریشەکەی ئەو وایە و دەرمانەکەی وایە و سەڵەتانەکە ئێوە بەخەفەت خەڵتان توی سەڵتان کردووە ڕاستەنگاوی حیزبەکەی تۆ کە پارتیە کە تۆ خۆت پێ دوایە پارتی زۆر شەریفی بەڵام هیچ پاراستنی هەزار پاراسن بەقەر ڕاستەنگاوی خزمەتی پارتیان نەکردو ئایزانی ئەلام ئەحمەد باشە تۆ ئەگەر شەرەف هەیە باسی ئەمانە بکە کاکە خەڵکی کوردستان لە خەفەتی ئێوە هەموو توی سەڵەتان بوو بڕۆسێنی مەعمەری چیمەنتۆ و چیشکە لە سێمانیە خەڵک بۆ تووشی سەڵەتان بوو بەتایە سووتاندنەکانی مەعمەری چیمەنتۆ ئالم بابەتانە کاکە ئێوە ئەگەر پیاوان چن باسی ئەوانە بکە ئێزانم پیاوی شاناز و پاڤڵ و خوبات و ئەنە بابەتانە عەلی کەلاری بەڵام گرنگەوەی نازانم ئەم هەموو زەویە بۆ دن بەم کابرایە ئەگەر هی خۆتان نییە طبعا هەمویان تەنها ناون نایشە ناو سەرمایهداری نابۆشی ئەی بۆ نیان بێ ئێمە کاکە بۆچی بۆوانە کەواتە شی خۆتانە ئەوە درۆکەن درۆ هی خۆتانە بە ناوی عەلی کەلاری بە ناوی کێوی ئەلم با تۆ شەریکە دزەویش ملیۆنێرە بێ و خۆشان ئیدزن و تەواو ئەوەی عەسڵیارێکی ئەوەی ئەکرەمیش بەڕێوەبەری هینی سلێمانی کارەبا بەخوا واز نەیە لەو مۆزوعە حەیە پێوە نایە بەخوا باسی ئەو کچاکەم ناوەکەی ئەبم ڕسمەکەی بڵاوەکەمەوە ناوی مێردەکەیش ئەبم با باش بیزان ئەزانی بۆچی ئایزان من قەتە داخل لە ژیانی شەخصیش کەسێکە ناکەم بەڵام ئەوەی بە پۆست بە پارە ژن و کچی خەڵک هەڵخڕێنێ ئەوە ناپیاوی و نامەردیە بەڕاستی ئەوە ئۆپەڕی ناپیاویە ئەوە ئۆپەڕی ناپیاویە تۆ بەڕێوەبەری کارەبای پشی ئافەتێ بێنی بیکەی بە شت باشە لە بۆ لە پێناوی سێکس و ڕابواردنی خۆتە ئەوە بی ئەخلاقیە کاکە ئەوە خۆشەویستی و ئیلاقات و ئەلم بابەتانە نیە ئەوە بێشەرەفیە کە ئێستا باسی میدیاکانتانەکەم کە چی ئەگوزارێ بەڕاستی باش نییە بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد هەمووی باسەکەی من کا خۆتان نەزانن کە بەڕاستی درێخیم لەکتۆ لەرە هەموو شتێک بۆیە ئەگەر ئەوە سەم هەفتەیە 10 ڕۆژ ئەگەر بێت و لەو مۆزوع پاششەنەکە بەخوا ناویە بەم کەیفی خۆیەتی کاکە تووشی کێشە ئەبێت چاوی دەرەهاو لەبەرەوە فێر نەبن بە ناوی پۆستێکەوە بڕۆن دابنیشتنی خەریکی ژن و کچی ئەم عالەمە بن ئەگەر خۆشەویستیە ئۆکەی ئەگەر ڕەزامەندیە کارم بەسەرتانەوە نییە بەس بە پارە و بە پۆست ئەوە بێشەرەفیە تۆ بچی ژنی خەڵک و کچی خەڵک وا لێ بکەی کاکە قابلی خۆبوون نیە بەڕاستی ئەرەوەڵە اینجا ئازیزان ئێستا میدیای باشوور بەگشتی واتە لەم پەڕ هەتاوەکو ئەو پەڕی بۆ لە ناوبردنی ڕاستیەکان درۆکردن شکاندنی کەرامەتی یەکتر شێواندنی حەقیقەتەکان هیچ بەهایەکی نەهێشتۆتەوە
سەرتابا بۆتە درۆ دەلەسە بۆتە چاواشەکاری و بچووکترین حقیقەتی تدا نەماوە بەڕاستی هەر ئەوەیشە مێدیا و کاری ڕۆژنامەنووسی لە هەرە لە فۆرمەکەی خۆی خاڵی کراوەتەوە و بۆ بە مەیدانێک بۆ شکاندن و بەڵارەدا بدن و درۆکردن ئێوە بڕۆن خۆشەویستان دیقەت بدەن سێری شاشەی تیڤەکان کەن سەری ڕووپەڕی ڕۆژنامەکان کەن سەری گوێ لە ڕادیۆ سەری پەیجەکان سۆشیال میدیا بەگشتی سەری هەمووی بکەن جگەل لە درۆ جگەل لە گوێن جگەل لە سوکاتی شکاندن جگەل لەوەی کە چۆن ڕاستیەکان بشێوێنن هیچ شتێکی تریان نییە باشە بۆیە دیوە شاراوەکانی میدیای کوردی چییە هەموو ئەم پرسیارانە دەبێ وەڵامی پێ بدرێتەوە بۆیە ئەمەیە من بە بەشی خۆم وەڵام بەو مۆزوع بدەمەوە ڕاستی خۆشەویستانی من مێدیای کوردی چەند ساڵێکە بە تایبەت لە 20 ساڵی ڕابردوودا کە من ئەم 20 ساڵ لە ئەوروپا بووم لە پێناسە زانستی میدیا لە جیهاندا داماڵراوە و لەوە هاتۆتە دەرەوە و بازنەی پەیامە ڕاستەقینەی مێدیاکار پیشەیی ڕاگەیاندن بەمانە ڕاستەقینەکەی کۆتایی پێاتوە بەڕاستی لە کەناڵی تەلەڤیزیۆن و ماڵپەڕ و پێیج و وێبسایتەوە بووە بە بارەگای دەستگا هەواڵگریەکانی ناوخۆ و دەوروبەر بە تایبەتی میت و ئیطلاعات باشە لۆ میدیانەیە دەستێکی باڵیان هەیە و کاری خۆیانەکەن ئەگەر هەندێ بە تێبینیەوە سێری میدیاکان بکەی ئەبینی کە چۆن لە ژێر کاریگەری ئەو دوو دەستگایە ئیش ئەکەن و چۆن کراون بە ئامرازێ بۆ تیرۆری فکری و بۆ سەرچاوی نەخوێنەوەی نەزانی و بۆ پەخشانەوەی درۆکردن لە لای تاژی کورد و ئەوەش ئەبینن کە هێندەی خزمەت بە ئەجندای ئیقلیمی و ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی تورکی و قەتەری و سعودی و ئێرانیەکە نیو هێندە میدیای نیشتیمانی و ئەکادمی نییە بەمانای وشەکە باشە ئەوانەیشی کە هی پارتی یەکێتین دیارە کە چ زەرکایەکە و جێگایەکن بۆ دزی بۆ گەندەڵی بۆ فەسادی ئەخلاقی و بەڕاستی بۆ خانم جونجون و خانم بازی بەڕاستی میدیای یەکێتی و پارتی سەرچاوی فەسادە سەرچاوی بێڕەوشتیە لە حقیقەتە باش نییە کەس نییە مایشی بەدەستەوە بێت و لەگەڵ ڕوود نەبێتەوە بۆ مەسئولێکی یەکێتی و پارتی خۆشەویستان یا بۆ بەڕێوەبەرەکەی من کە قسە ئەەکەم کارم بەسەر ئەوە نییە خەڵک بڵێ بەگشتی قسە بکەوە بابەتانە تۆ کە ڕۆشتی بووی بە مایک هەڵگری یەکێتی و پارتی یان تۆ تەواو بووی بەڕاستی ئەبێ ئایلەکەشی بزانن ئەو حقیقەتە تەواو اینجا ئازیزان بنەماڵەی بازانی لەبەرەوەی خۆیان جاشی تورکیان باش نییە خۆیان ئەیمیتێنن دەرگای کردوتەوە بۆ هەرچی میتە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەموویشان هەنادە دەڤەری سلێمانیەکە بڕۆسەی دەڤەری سلێمانیکە بزان چی بەسەراتوە بۆیە ئازیزان بزانین کادرانی میدیایەکان چێن لە باشووری کوردستانە زۆرینەی ئەو کارمەندانەی لە کەناڵەکانە کارەکەن کۆیلەی پارتی یەکێتی ئەوانەی تریشیان کادری ئایدۆلۆژین وەک لەوەی کە بەڕاستی کادری میدیایی بن کادری میدیایی جیاوازە کادری ئایدۆلۆژی جیاوازە بۆیە ئێمە ئام هەموو میدیاکارەکە هەیە بەناو میدیایە ئەگینا هەمووی کار بۆ شوێنێکەکە و هەمووی کادری ئایدۆلۆژی و کادری حیزبیە واتە ئەم کارمەندانە ئاراستە ئەکرێن حیزبایەتیەکەن شارچێتیەکەن سیخوڕی ئەکەن جگەلەوە زۆرێکیان ڕاست پێراون ڕاستپێرایی دەوڵەتی ئیقلیمیەکانن وەکو ئایدۆلۆژیات زۆر بێ زۆرێک لەمانە وەکوتم جگە لە یەکێتی و پارتی و ئەلەم بابەتانە سەلەفی و ئیخوانیەکان پەیامی میدیاکانی لەژێر کاریگەری ئەو دوو ڕۆتەدا ئامادە و بڵاو ئەکرێتەوە واقعی ئێسەی کەناڵی و پەیجەکان پێمان ئەڵێت کە ئایدۆلۆژیای ئەم دوانە بە تایبەتی سەلەفی و ئیخوانی بە تەواوی ڕۆچۆتە نێو مێشکی بەناو میدیاکارانەوە دەستە و گروپەکان لە هەردوو ڕەگەزی نێرومێ ئێستا بۆتان باسەکەم بە جوانی لە نێو میدیاکان پێکەوە کارەکەن لە بەرژەوەندی هەر یەک لە وڵاتانی ئێران وڵاتی تورکیا وڵاتەکانی کەندا و وەکو سعود و وەکو قەتەر و ئەلەم بابەتانە تەنانەت دەستیان ئەگاتە کێلی گۆڕی مردووی خەڵکی مەسیحی و دایانشکێنێ وەکو ئەوەی کە لە گۆڕستانی هەرمۆتەی مەسیحیەکانە ڕوویە ئازیزانی ئارامەحمەد ئەمانە هەر یەکێکیان دەست تێوەردان دەکەن لە میدیای کوردیدا و پەیامە ژەهراویەکانی خۆیان ئاراستەی وەرگر ئەکەن وەرگری خەڵکی یاریمی کوردستان و پارتی یەکێتیش مجاملەیانەکەن و خەریکی دزی و فزی و ئازەدزی و پارەدزی نەودزین بە ئارەزی خۆیان بۆیە ئازیزان بەکرێک گیراوان و وەلاشیەکانیشیان لە هەموو بەشەکان بەدی دەکرێت وەکو بەڕێوەبەری کەناڵ وەکو بێژەر وەکو هەواڵساز وەکو مۆنتێر وەکو وێنەگیر وەکو هەموو بەشەکانی تریشی بۆیە ئەبێ بزانین چێن ئێستا ئەوانەی کە میدیای کوردی بەڕێوە بە چێن پیاوەکارەکانی پیلانە ئیقلیمیەکان بە هاوکاری ناوخۆی هەرێمی کوردستان پیاوەکارەکانی میدیای حیزبی کە خۆیان ناوناوە میدیاکار و نووسەر و ڕوتانووس شارەزایی میدیایی
جۆرەکانی میدیا لە کەناڵ و پەیجەکان ئێستا ئەم جۆرانە بە ناوی میدیاکارەوە لە کەناڵەکانە ئەبینرێن. واعیزەکان، کشە مۆدێلەکان، سیخوڕە شاراوەکان، سیخوڕە نیمچە نێودەوڵەتیەکان، سیخوڕی نێودەوڵەتی باشە، واعیزەکان کە بە ناوی بەرنامەی تەرفیهی دەرونی و کۆمەڵایەتی و بەرنامە هەواڵ پێشکەشەکەن لە تیڤەکان و جوان دیقەتیان لێ بدەن. کشە مۆدێلەکان کە جوانکاریێکی زۆریان ئەنجام داوە لە ئاستی سروشتی ژنبوون چۆتە دەرەوە بەڕاستی دەکرێن بە فەیز لە کەناڵەکان یا پێیجەکانە. زۆر جار بەرنامەی تەرفیهی و بابەتی لاوەشی و قسەی ناشرین پێشکەشەکەن یان چاپێکەوتن لەگەڵ هەموو خەوش و خاڵ و هەموو زێرابەکە ئەکەن بەڕاستی. یاخود ئەو بابەتانەی ناوەڕۆکی بێمانان یاخود سێکسی و دوورن لە فێرکاری زیادکردنی ڕۆشنبیریەوە ئەوانە بڵاوەکەنەوە. سیخوڕی نیمچە دەوڵەتیەکان چیان ئازیزان بە ناوی وەرگرتنی پۆستە ئیداریەکانەوە لە کەناڵ و پەیجەکانە کارەکەن ئەمانە. سیخوڕی نێودەوڵەتی چاودێر و هاوکاری هەسێ مۆدێلەکە ئەکەن لەسەرەوە کە ناوەکەی بخوێندێتەوە. ئاماژەی پێدر ئاماژەی کە ئاماژەم پێکردووە. واتە میدیاکاری نێو کەناڵ و پەیجەکان ئاراستە ئەکەن ئەمانە. ئەم کەسانە بە تایبەت لە نێو کەناڵە گەورە ئاسمانیەکانە کارەکەن لە بەشەکانی بنمونە ئینپوت، ئاوتپوت، نیوز ڕوم بە ناوی ئەمریکی، پاکستانی، هیندی، ئەوروپی. باشە ئەمێ ڕێک و ڕاست بە ئێوە بڵێم لە زۆربەی ئەو کەناڵە ئاسمانیانە چەندین کەسی سەد بەو نەتەوانەی تێدایە لە پشتەوە ئیشدە و لەو کەناڵانە ئەکەن جایتر هیندیە، پاکستانیە، فڵانە لەم بابەتانەیە ئەوروپیە، ئەمانە هەر هەمویان سیخوڕی ئەوروپان، سیخوڕی ئەمریکا و ئیسرائیل و تورکیا و ئێرانیشیان تێدایە بەڕاستی. باشە لەو کەڵا ئیشەکەن و ئەو کەسانەی یەن لە پشت ئەمانەوە ڕاوەسان و تیڤەکان ئەوە پێشکەش بە خەڵکەن بەڕاستی. بۆیە ئەو کەسانەی کە لە هەردوو ڕەگەز لەو کەناڵە کە وەرئەگیرێن چێن ئەوانە بەڕاستی کە لێوە وەرەگیرێن ئێوە دیقەت بدەن. باش نییە ئێستا ئەگەر بێڕەوژ نەبی وەرناگیریتەوە ها ئەگەر ئێستا بۆ ئافەتێکی محتەرەم زۆر بەتوانایش بێ وەرناگیرێ و کەناڵانەیە بەڕاستی وەرناگیرێ. باشە یەکەم ئەبێ بە تەسچیع حیزبی بێ، ئەبێ کەسانی نێو تۆڕەکان دەتوان وەربژێن لە میدیاکانە کە ئەم کەسانە پیان ئەوترێ گوێڕایەڵ واتە گوێ لە مست بۆ جێبەجێکردنی هەموو کارێک بە بێڕەتکردنەوە. واتە تۆ کاتێک لەو میدیانە کار ئەەکەی باشە ژنبی یا پیاوبی لێکێتی و پارتی و هەموو پەیجەکانی تر ئەبێ تۆ گوێڕایەڵیان بیت، ئەبێ ئەوان چیان وت تۆ بڕێ بەسەر چاو ئەگینە تۆ ناتوانێت ئەوکەی بەڕاستی. اینجا تۆڕەکان چێن؟ تۆڕی دەستگای هەواڵگری ناوخۆی یەکێتی و پارتیە زانیاریە دەستگای پاراستنە. ئەندامەکانی ئەمانە لە نێو ئەم کەناڵانە کارەکەن. تۆڕی دەستگای ئاسایش هێزە میلیشیاکانی دیکە ئەندامانی خوان ئەنێنە ناو هەموو ئەو کەناڵانەی کە هەن. باشە ئێستا ئەکەیە دەستگای زانیاری بی لە فڵان تیڤی یەکێتی بی، پاراستن بی لە تیڤەکەی پارتی بیت. باشە تۆڕی هەرێمی ئیقلیمی دەستگای ئیطلاعاتی ئێران شەبەکەی سەدا و سیما هەندێک لە وێبسایت و کەناڵەکانی دیکەی ناوخۆی ئەو وڵاتانە واتە شیعەکان. تۆڕی هەرێمی ئیقلیمی ئیخوانی لە هەردوو بەرەی تورکی و عەرەبی قەتەری با بڵێن وەکو سەلەفیەکان بە یارمەتی بەکرێ جیراوەکانی ئیقلیمی کارەکان بۆ خوان ئەکەن زۆر بە ئاسانیش ماچێ سەر و هەموو شەنگیفانیان پڕە خۆشەویستانی ئارام ئەحمەد. باشە دووهەم کەسانی نزیک لە سەرۆک و بەرپرسانی حیزبی و سەربازی حکومی کە هەندێکیان بە قبول خاص و بە ئەمری خاص لە ژنان و لە پیاوان دەنێرن بۆ ئەو کەناڵانە بۆ ئەوی لەوێ ئیشکەن. اینجا سیڤی و سکێڵ دوایین شتە کە حسابی بۆ ئەکرێ و زۆربەی ئەو سیڤیانەی کە لە گەنجان کۆ ئەکرێنەوە بە ناوی ڕیکلامی هەلی کارامی فشەیە زۆر بە دەگمەن بە سوفەیەکیان وەربگیرێ ئەگینا وەرناگیرێن بەڕاستی. باش نییە تەنها هینەکانی خوان ئەنێرن. اینجا ئەچمە سەر باسێکی تر خۆشەویستانی ئارام ئەحمەد هەر لەم بوارەوە. سێ کەس لە میدیای کوردیە ئەمڕۆ تا چۆ ڕۆیشتووە خۆشەویستان لە هەموو کەناڵەکان لەم پڕ هەتا ئەو پەڕی بەڕاستی کانگای فەسادی و بێئەخلاقی و بێڕەوشتیە. باش نییە مەلاکان، پێشکەشکارەکان، بێژەرەکان، پەیامنێرەکان، هەواڵسازەکان هەموویان هاوشێوەی بەشێک لە ئیمام و خەتیبی مزگەوتەکانیش لە ئاسی یەکدا لە دۆخی ئێستادا هەن لە پێناو پیلانە ئیقلیمیەکانە تێئەکۆشن کارەکەن بۆ زیندووکردنەوەی کللتوری عروبە و لەسەر ئەمە ئیشەکەن بەڕاستی. ئەو وڵاتانەی ئاینەکەی لە ڕێگەی ئەم کەناڵ و پەیجانەوە دەسەرپێنێ و تیرۆری فکری خەڵکی هەرێمی کوردستان ئەکات. باش نییە
بەکارهێنانی پیشەی میدیایی بۆ سێکسکردن بۆتە کارە سات خۆشەویستان بەکارهێنانی ئەم پیشەیە بۆ مەبەست و دەستکەوتی تایبەتی زۆربەی ئەوانە دەگرێتەوە کە وەکو کارمەندی ئاسایی و بەشە جیاوازەکان هەتا بەڕێوەبەری جیاوازی زۆرینەی لە پێناوی دروستکردنی فەزایەکی پۆڕنە بەڕاستی لە نێو کەناڵەکانە باش نییە کارە ئابروبەرەکانی میدیای کوردی بەجۆرێکە کە وەکو تۆڕێکی هاوبەش زۆرینەیان لە کاری پەیوەندی نزیک بوونەوە لە یەک هاوشێون واتە هەرهەمیان لێگەچن لەم پڕتاکە ئۆپەڕی سێکسکردن بە شێوازێک کە تێکەڵی و فەزایەکی دوور لە مرۆڤایەتی خوڵقاندووە لەو شوێنانەیە بەڕاستی سێکسکردن و پەیوەندی زۆرێک لە کارمەند و کەناڵ و پەیجەکان گەیشتۆتە ئاستێ هاوشێوەی سێکسی پیشەسازی پۆڕن سێکس و پەیوەندی دروست ئەکەن بەیەکەوە کە ئەمە زۆر دوورە لە سێکسی کۆمەلگا و فەزایەکی ئازاد بەڵکو جۆرێک لە پیلانداڕژراویە بۆ تێکەڵکردنی حەزی شخصی پیشە و نەهێشتنی دەستی کار و بەکاڵاکردنەوەی ژنان و هاندان بۆ بچووکبوون و بێ ئیرادەکردنیان بەڕاستی بۆیە فەزای سێکس لەو کەناڵانە بەجۆرێکە چەندین کارمە دەرکراون لە کەناڵەکان بەهۆی ئاشکرابوونی کاری ئابروبەریەوە بەهۆی ئەوەی لە نێو خۆیاندا شایەتیان بەسەر یەکتر داوە بەڕاستی باشە یاخود زیادە ڕۆیی ئەکەن لە پەیوەندی بەستنی سێکسی لەگەڵ یەکتریدا با چەند نمونەیەکتان بۆ باسکەم بە سەڵاحەت بۆتان باسەکەم بەڕاستی من تااقەتی مسم نییە بەڕاستی مسەفای ڕووتی بەرپرسی بۆ نمونە ئەهێنمەوە چەند نمونەیەک بەرپرسی بەرنامەکانی پێشووی گەلی کوردستان تیڤی گەلی کوردستان بە ناوی ئاکۆ لە مانگی 2025 بەهۆی دروستکردنی تۆڕێ لە نێو کەناڵەکە کە چەند کچە میدیاکارێک لەخۆ ئەگرێ دەرکرا و بەڵگە لەسەر کۆکرایەوە جگەلەوە کە داوای سێکسی لە کچی ژنە هونەرمەندێکی کۆمیدی کردبوو کە وەکو کارمەندی نوێ لەو کەناڵە دەست بەکار بووە باشە و چەندین بەڵگەی دیکەی ئاشکرا بوو لە دزیکردن لە پارە قۆڕەکردن و ئەلەم بابەتانە جگە لە بەڕێوەبەری کەلی کوردستان بە ناوی دڵبەند کە بەهۆی باندەکانی سێکسی نێو کەناڵەکە لێ پیشنەوەی لێکراویش کاتی خۆشی من ئەمانم هەمووی لە قاواوە و باسم کردووە پێشتریش لە ڕادیۆی گەلی کوردستان هەر هەمان کارن ئەنجام داوە وەکو دانانی سنتەری مەساژ لە نێو ڕادیۆەکە و هەبوونی ژووری تایبەت بۆ سێکس بەڕاستی کاتێک دەبێ بەڕێوەبەری کەناڵی گەلی کوردستان بەردەوام دەبێ هەتا لە چەند مانگی ڕابردووە بە هەمان شێوە لە کارەکەی دوورخرایەوە بۆیە ئەزیزانی من لە ڕابردوودا کارە ئابروبەرەکانی کەناڵی K24 هیچی کەمتر نەبوو لەوانەی دیکە K24ەکەی مەسعود بازانی بەهۆی ئاشکرابوونی پەیوەندی سێکسی کۆمەڵێک کارمەندی ژنی نێو کەناڵەکە و کاربەدەستانی ناو کەناڵەکە پاشان دەرکردنیان لەو کەناڵە ئێستا کارکردن لەو کەناڵە بە خزمێنە ناسیا و تەزکیە هاوشەی میدیاکانی شێتی ئاواکارەکەن کچێکەیە بە ناوی ئیمان بەهۆی نزیکبوونەوە لە بنەماڵەی بازانی خودی مەسعود بازانی کراوە بە شاژنی بێژەرەکان و هاوشێوەی شازادەکان مامەڵەکە بێمنەتە لە تەسەڕۆف قسەکردن باشە ڤیدیۆکردن جا ئەو نشی خۆشە هەموو ئەمانەی بە دەرەوەیە کە بانە ئەڵێ بە قوربانتان بوەستن با نوێژەکە بکرێت یعنی ئێستا ئاینی ئیسلامیشان ئاوا لێ کردووە باش نییە ئاوای لە بانگی ئەو بنمونە کەناڵەکانی دیکەژۆک و ئاڤاڕوودا و بە هەمان شێوە پڕن لە گەندەڵی جیاوازی موچە مەحسوبیت و مەنسوبیت بە جۆرێک چەندین کارمەند بە کۆمەڵ لە ڕابردوودا وازیان هێناوە و ئەو کەسانە لە ڕوودا و دەرکراون یان ئیجبار کراون واز بهێنن کە ئەمانن هەندێکیان بەهۆی کەیسی سێکسی ئابروبەرانەوە بووە لەوانە هەوراز گوڵپی بە هەرۆز فەرەیدون سامان بەشارەتی ئەرکان عەلی شەهیان تەحسین بە هەمان شێوە بازانیەکان و کەسانی نزیکی لەجان بازانی دەستگای پاراستی پارتی ئاسانکاریان بۆ ئەکرێ کە بچنە ئەو کەناڵەوە بۆیە چەندین کارمەندی دیکە بەهۆی پەیوەندی سێکسەکانیانەوە لە زۆربەی کەناڵەکان ئاڵوگۆڕان پێکرێت ئەم کەناڵ بۆ ئەو کەناڵ واتە زۆر جار نادنی کەسێک بۆ کەناڵێ لەو پێناوەیە زۆر جاریش بەهۆی سێکسەوە دەرەکرێت باشە یان کارمەندە پیاوەکان بە ناوی پەیامێر و ئامادەکار بێژەر و هەواڵساز بەرپرسی بەشەکانەوە گێچەڵ و داوای سێکس لە ژنان و کچانی نێو کەناڵەکان ئەکەن اینجا بزانین شێوازەکەی چۆنێکی وەرگرتنەکانیان بۆ نمونە کەناڵی 8 بۆ ڕووداو یان بۆ ئاوا یا بە پێشەوانەوە یا 24 دەبێ بە داتاوە بێت بە داتاوە واتە ئەو کارمەندەی هەری بۆ وەرگرتنی باشترە کە کاری بۆ دەستگای زانیاری یەکێتی کردبێ و داتای زۆری کۆکرد بێتەوە بە پێچەوانیەکەیشیەوە هەروایە بۆ پاراستن بۆ پارتی ئەمە یەکێکە لە استراتیژیەکانی پارتی بۆ وەرگرتنی کادری میدیای یەکێتی لە دەستگاکانیدا بۆیە پارتی ئەوانە وەرەگرێ کە دەستگای زانیاری بوون
کە داتای باشیان پێەیە کە لە کەناڵەکانێکی تیا ئیشیان کردو ئەیان با بە $10,000 بە $8,000 ئەڵێ وەرن بخۆتان ئیشکەن لە کەناڵەکەمانە یاخود دەبێ سەر بە یەکێک لە بەرەی تورکیا یا قەتەر بێ بە پێچەوانەشەوە لە لای پارتیشەوە بۆ لای میدیەکانێشێتی بە داتا و زانیاریەوە هەرلی وەرگتن زیاترە لەوانە بە هەرۆز فەرەیدون کە پاش ئەوەی بوو بە یەکەم ماستاوچی لە کەناڵی هەشت بەهۆی کەیسی ئەخلاقیەوە ئەویش لە کەناڵەکە دوورخراوەتەوە بەرزان ناوێت کە پێم وایە بەزانی مەلا ئەمینە وەکو پایانەری کەناڵی هەشت کارەکە ئێستا چەندین جار پەیوەندیسە دروست کراوە هەڵوەشاوەتەوە لەو کەناڵە و بەردەوام خەریکی ئەملا ئەولۆ ئەلم بابەتانی بەڕێوەبەری کەناڵی هەشتیش ئاگای لەم شتانە هەیە بەڵام ئەوانەی پێویستە یا ئەوانەیە یەکێک لەو کەسانەی کە لە کەناڵی هەشت دەرکرا خوشکەزای یەکێکە لە سەرکردایەتی یەکێتی بەڵام ناوەکەی نابم لەبەر هەندێک اعتبارات دەرکراوە پاش ئەوەی کە ئاشکرا بوو پەیوەندی سێکسی و ڤیدۆیی لە نێوانیاندا هەبووە باش نییە لەوێ لایەن بردووە ئەو کەسانی کە ئەویان کردو ئەوەی کە بەتەواتی فاس کە ئاشکرا ئەبن بەتەواتی ئەگرێ سەجادە ڤیدۆ لە یەکترەگرن نازانم لەم لاولۆلاری تشتی زۆر قۆڕ و زۆر ئەماناکەن بەڕاستی اینجا ئازیزان بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی کەناڵی کوردستان تێڤێ پارتی بەناوی لوقمان غەریب کە کەسێکە زۆر دایان پیسە بەڕاستی چڵکاوە بیگوشە چڵکای لێ چۆڵە شەڕواڵەکەی با بڕیاری مەسعود بازانی دانراوە بەڕێوەبەری نووسینگەی کەناڵی ڕسمی زمانحاڵی پارتیە لە سلێمانی ئەڵێن کچان و ژنان پیانەوە ئەڵێن زۆر چاوحیزە بەڕاستی قسەکانی ئەوانەکەمەوە قسەی من نییە و باسی چەندین گێشەڵ و پەیوەندی ئەکا کە لەگەڵ ژنان و کچانە هەیەی باش نییە لەگەڵ ئەو کارمەندە کچانەی کە لەوێ ئیشەکەن باشە ژنان لە میدیای هەردوو زۆن دەتوان بەهۆی نزیک بوونەوە هەم لە بەرپرسە کەناڵ بەرپرسی کەناڵەکان و پەیجەکان هەم کارمەندەکانی دیکە بمێنەوە وە گەشە بکەن و پێش بکەون بەدەلەوە بەتوانە و لێ هاتوویەکانیان بە دەگمەن دەگەن بە هەر شتێ و زۆر زوو جێگیان پێلێش ئەکرێ دەبێت دەستەکار بکێشنەوە و دەرەکرین واتە ئەبێ خۆ بدوڕێنی بنمونە ئازیزان ئەو ژنانەی ئێستا لە میدیاکان ئەوانەی کە خاوەنی ئیرادە نین و زوو تەسلیم دەبن و ڕازین بە هەر داواکاری و مەزاد و ئۆڤەرێ کە پێیان دەدرێت ئەمانە بە پەچە و عەباکانیانەوە هەتا سیلیکۆن و ئاوساوەکان ژنانی سادە و خوێنەوار ڕۆشنبیر لە هیچ کەناڵ و مێدیایەکی کوردی و پێیج بە پێیجەکانیشەوە ڕێگەی پێنادرێ کار بکات و پێش بکەوێ ئەگەر ئەوە نەبێت کە باسم کردو بەڕاستی کەناڵی NRT سەرچاوەی فەساد و بێڕەوشتیە هەمووتان ئەوە خۆ باشەزان کاکەم چەندین ڤیدۆی ئابروبەرانە هەیە و خۆشتان هی کەسی یەکەمینەوەی نوێ شاسواتان بینی شاسوات جوتیکە کەی باتە ژوورەوە بەڕاستی زۆربەی ژن و کچەکان و کارمەندە پیاوەکان ئاڵاون لەم فەزا سێکسی و ڤیدۆ ڕووتەوە لە کەناڵی NRTە اینجا ئازیزان هاوسەری ئەمانە قسە ناکەن بۆ مێردەکانیان باشە چونکە ڕێکەوتن هەیە ڕێکەوتن ئەلە تۆ بیکە منیش ئەیکەم ژێر بەژێر و کەسیش پێمان نازانێت بەڕاستی لەبەرەوە هیچ کێشەیەکیان نییە تۆ سەد ڤیدۆی مەسئولێک بڵاو کەرەوە هینی سێکسی بنمونە ژنەکەی بەخیاڵیان نایە ناچێش کاتکە وازی لێ بێنێ و شەڕکە و ئەلم بابەتان نا چونکە ڕێکەوتنیان کردووە لە تۆ بیکە منیش ئەیکەم کێشەی نییە کاکە حەزەکات تۆ بڕۆ کام مەسئولەیەکی و پارتی هەیە با سەد فری بڕوتی بڵاو بێتەوە ئەت بەخیاڵیشیان هەیە بەڕاستی نە ژنەکەی لێ تۆرێ نە کچ لێ تۆرێ نە کوڕ لێ تۆرێ نە هیچ بەڕاستی ئەینا خۆ بینیمان پیاژی گوشت شێخ جەعفەر بە گونەڕوتی شتەکانی بڵاو بووە یەکشەکەی شانازی پێوە کرد کاکەجە باش نییە یەک دەستەوان بەڕاستی ئەوە چونکە قسە ناکەن بەڕاستی هاوسەرەکانیان با هەر ڤیدۆی بڵاو بێتەوە قەیجێکە شاسوات جوتیکە با هەزار جار ڤیدۆی بڵاو بێتەوە بە خاڵی گونیشیان هەیە بەڕاستی ئەڵێ هەر جوتیکە باشە اینجا عزیزان یاران محەممەد پەیجەکان دابەشن بۆ دوو بەشی سەرەکی پەیجی ڕسمی ڤێریفاید پێیجی خەیاڵی سێبەر باڵێن ئەوانەی کە بێخەون پارتی یەکێتی ئیسلامیەکان هەستێکی ئەمانیان هەیە پێیجەکانی دەستگاکانی هەواڵگیری پارتی وێشێتی ڕاستەوخۆ دەبنەوە بە تەواوکەری پێیجە ئیسلامیەکان کە چەند بەرەیەکی ئیقلیمی لە ڕێگەی تیمی تایبەتەوە سەرپەرشتیانەکات لە گرنگترین ئەو هەواڵ و ناوەڕۆکانەی لە پێیجە سێبەرەکانی پارتی وێشێتیەوە دەرک دەکرێت تەخوین بڵاوکردنەوەی فایلی سێکسی ئەو کەسانەی مەبەستیانە بە دوژمنی خۆیان دەزانن باشە بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن گەورەکردنی بابەتی بچووک بەڕاستی وەکو
وەکو مەسەلەی ئەو مریشک و فڵان و فیسە خۆتان ئەزانن کە ڕۆژانە ئەو هەموو شتە بڵاوەکەێتەوە هەموو شتی سووک و نزم و چروکە و تەنها بۆ مەشغوڵکردنی خەڵکە بەڕاستی اینجا هەواڵی درۆ چاواشەکاری چاوپێکەوتن و گەورەکردنی کەسانی ئازنزم و پوچ بۆ ئاراستەیەک بۆ ئارسەکردنی کۆمەڵگا هاندانی گەنجان بۆ چاولێکردن و چاولێکەری و لاساییکردنەوە ئەم بابەتانە یا وەکو کچە مۆدێلەکان کەسانی نەناسایی تیکتۆکچی کە جوانکاری زۆریان ئەنجامداوە لە دەم و چاو و سمت و سێبەنەوە ئەم بابەتانەیە ڕاستەوە خۆش هەموو ئەمانە دەبنەوە بە تەواوکەری پێیجی بەرەجیاوازەکان وەکو ئیخوانیزم وهابیزم و سەلەفیزم بەڕاستی چونکە هەموویان ڕاست پێداوی ئیقلیمین کە دەبێت بەیەکەوە بە تەواوکەر لە دروستکراوی فەوزا و نەهێشتنی ڕەسەنایەتی و سڕینەوەی ناسنامەی کورد بوون و بۆ سەرلێشێواردنی تاژی کورد باشە ڕەواژدان تۆ سەریکەن خۆشەویستان ماوەی چەند ساڵێکە سەریکەن ڕەواژدان بە زەواجی مسیار و سیخە باشە زیندوکردنەوەی مۆدێلە کۆنەکانی ئیسلامی عروبە یاخود عەرەبیزم ڕەوایەتیدان بەگەڕانەوە بۆ سەردەمی خلافەتی ئیسلام هاندانی پیاوان هەرێمی کوردستان بۆ هێنانی ژنی دووهەم و سێم و چوارەم بە شانازیەوە بڵاو بێتەوە بەڕاستی باشە پتەوکردن و هاندانی بۆ پەیوەندی نێوان مەلا و کشە مۆدێلەکان لە ڕێگەی فیستیڤاڵی تاژی زێڕین و سەرپۆش و جبە و ئەلەم بابەتانەوە کاکە سەری ئەو مامۆستا بانخوێنانەکە شەوڕژ خەریکی سێکس و ڕابواردن بەڕاستی بە ئارەزوی خۆیان کاکەجێن باش نییە هاندانی ژنانی کورد بۆ ئەوەی جلی عەرەبی لەبەرکەن بە جێگرەوەی جلی کوردی ئەو کارە بکەن بەڕاستی هاندانی ژنانی کورد بۆ خۆبچووکردنەوە و قایزبوون بە مەرجەکانی پیاوان بە کلتوری عروبە بە بیانووی جێبەجێکردنی شەریعەتی ئیسلامەوە ئەو کاران ناکەن لەوانەش هاوسەرگیری مسیار و سیخە ئێستا لە سێمانیا پڕە لە مسیار کاکەژیان کەی ئەدەوێ بڕۆژ کچێ مسیارکە بۆ هەفتەیە بۆ دەڕۆژ بۆ 2 ساعت بۆ چەندێکە ئەدەوێ بەڕاستی کەی لە کۆمەلگای ئێمە ئەم شتانە بووە ئەمانە هەمووی تازەیە لە واقعا خۆشەویستانی من ئێستا وەکو ئاخواردنەوەی لێهاتووە کە زۆرێک لە ژنانی کورد بەلایەن و ئاساییە باشە هەم ئەو هاوسەرگیریە بکەن هەم سەر بە هەوێ بە شێوازی کولتوری بیابان هاوسەرگیری بکەن بەلایەن و ئاسایی ئێستا ئەوە تای بینین کاکە ژن پیشان ناچێت ژن بۆ مێردەکەی خۆی هێنێن ئەم پەیجانە ئەگەر ڕاستە خۆخۆیان باسی نمونەی ئەم هاوسەرگیریانە نەکەن ئەوە پەیجە سێبەر و وەهمیەکان پارتی وێچێتی بانگەشەی و ڕەواجی پێدەن بۆ نمونەتان بۆ بێنەوە خۆشەویستان بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆی هاوسەرگیری ئەو پیاوانە ژنی دووەم و سێم و چوارەم هێنن باشە وەکو دوکانی ئاڵتون فرۆشی بە شێوازی کولتوری عەرەبی ئەم ژنانە نمایش ئەکەن بە کۆڵێک ئاڵتونەوە بۆ هاندانی کچان بەڕازی بوون بۆ هاوسەرگیری و ئەو جۆرە ژیانە دواتریش چەندین بەرنامە و ڕیپۆرتاژ باشە ئینهاوسی لەسەر ئەکرێت وەڕای ژنەکان وەرەگیرێ کە گوایە ئەوان خۆیان دڵخۆشن و خۆیان بەوە ڕازین مێردەکانیان ژن بێن و بیکەن بە دوو بەسێ و ئەلەم بابەتانە باشە ئاسایی باسکردنی هەواری کوشتنی ژنان زۆر ئاسایی ئێستا باسەکرێ وەکو شتێکی زۆر ئاسایی باشە ئەوش جۆرێکە لە هاندان بەڕاستی بۆ کوشتنی ژنان بانگەشە بۆ تیرۆر و تۆقاندن دروستکردنی وێنای جوان و گۆڕینی وێنای ڕاستەقینەی ژنانی کورد پشتگیری لە کەسی تیرۆر گەرمکردنەوەیان ماوە کە باس ئەکرێ بانگەشە بۆ تیرۆریستێکی وەکو ئەوەی سووریا وەکو ئەحمەد شەرع باش نییە حتا هەن من لە پەیجەکان ئەیبینم بانگەشە بۆ هینەکە بۆ ئەفغانستانەکە ئەڵێ باشین حکومت لە ئەفغانستان هەیە ئەمە هەیە ئەوە هەیە بەڕاستی باش نییە ئاوا قسەکە باش نییە یەکێ لەو خاڵانەی کە ئەبێ ئێمە لە سەیر ڕابوەسین خۆشەویستان ئەویش کاڵکردنەوە و سڕینەوەی هەسی نەتەوەی و بێبەهاکردنی جەژنی نەورۆز و سوکاتیکردنە بە هەموو ئاین و جەژن و یادێکی نەتەوەی بەڕاستی لێرەوە من داواتان لێ یەکەم کە ئەم نەورۆزە لە دوای کارەساتی هەڵەبجە کە هەژدەی کە شانسەی سێیە لە 21 ئازارە با بۆ نمونە ئەبێ گەورەترین یادی نەورۆز کرێ لە ناو لە دەرەوەی کوردستان بەڕاستی ئەبێ کورد وەکو چۆن بۆ ڕۆژ ئاوا کۆ بۆەوە ئاوا کۆب بێتەوە بۆ ئەم نەورۆزە باش نییە بەڵام ئەمانەیەن جەژنی نەتەوەی نەورۆز بەردەوام بە جەژنی فارسەکان غێری کورد لە قەڵەم ئەدەن و زۆربەی ئیسلامیەکان و پەیجەکان کارەکەن بۆ نەهێشتنی جەژنی نەتەوەی و ڕەواجیدان بە کۆمەڵەشتی تر خۆ ئێمە وەکو کورد جەژنی قوربانمان هەیە جەژنی ڕەمەزانمان هەیە هەموو جەژنێک ئێمە ئەوانە ئەکەین بەڵام ئەوان بەداخەوە یەن کولتوری پار عەرەبیزم پیاداکەن و دژی جەژنی نەورۆز و ئەمانە کارەکەن کە ئەبێ ئێمە دژیان بوەسین ناکرێتەوە کەسێ بێ پشتیوانی بکات لە داعش لە ئەحمەد شەرع لە حەماس لە ئیخوانەکان کە پشتیوانی لەمانە کرد ئیتۆ بێ دەستی لێ بشوێ بەڕاستی اینجا هەر خۆتان دیقەت بدەن زۆربەی کۆمێر نووسەکان پەیجە ڕەسمی و ناڕەسمیەکان هەمویان ڕێکخراون خۆشەویستان بە جۆرێک دووجاری تیرۆری فکری ئەبیت جاری وایە تۆ ناتوانین لە پەیجەکە کۆمنتێ بنووسی
باش نییە کاتێک ئەزانی 100 دانە کەس پەلاماری ئەدا و گوێنی پێدا و سوکایەتی پێکا بەڕاستی باش نییە لەوانەیش یەکەم قوربانی لەو جنان ژنانە بەڕاستی چکە من قسەیەکەکەم چێن بە خوشک و دایک و کەس و کارمەدەن باش نییە بە تایبەتی ئەو ژنانەی کە سەرپۆش و پەچەوشە ئەمانە ناکەن زۆر سوکاتیان پێکرێ دواتری ژنێو بە هەموو بابەت و هەواڵ و کەسێک و ڤیدیۆیەک دەدەن و زۆربەی ئەمانەکو داعشی نووسوان و بەردەوام ژەهری عروبە ئەڕێژن لە باشووری کوردستانە باش نییە ئەم کۆمێد نووسانە هەمووتان ڕۆژانە ئەیان بینن لە هەموو پەیجەکانە بەڕاستی هەیەە تۆ بڕۆ یەکشت بنووسە 2000 جۆنی پێدە جۆنی ئەخلاقی بەدایکە خوش کرد باشە اینجا ئازیزان بەرەی ئێران بەرەی تورکیا بەرەی کەندا و ئەمریکا و ئیسرائیل بەپێی پیلان بەپێی ئەجندای سیاسی هەرێک لە وڵاتانە میدیاکارەکان لە ناو میدیای کوردیا کاریان بۆکە لە هەمویانە هەن خۆشەویستن پاش بۆردی ئاگام لێە کەچین زۆربەی زۆری مخابراتین پێشکەشکار و پەیامنێر خاوەنی زۆرترین بەرهەمی میدیایی بن کە لە بەرژەوەندی خواسی ئەو وڵاتانەیە لە شێوەی راپۆرتە هەواڵ سەی راپۆرتە هەواڵەکانیان کەن بزانەکە چەنە سەری پارتیکە بۆ نمونە تیڤەکانی خۆیەوە چەندە راپۆرت هەواڵ بڵاوکاتەوە بە قازانجی تورکیا باشە یەکێتی چەند بڵاوکاتەوە بە قازانجی ئێران باش نییە هەمووتان سەیریکەن باش نییە یان هەواڵی وروژێنەر هەواڵی کوشتن و دیای لە کۆمەڵایەتیەکان یان شارچێتی یا بابەتی لاوەکی باوەڕکە ڕۆژانە هەزانە بابەت بڵاو بێتەوە هەمووی هیچ نییە بەڕاستی بێ قسەی قۆڕە باشە بۆیە ئەمانە بەڕاستی بەشێ بوون لەو قسە باسانی کەویست ئەمشە پێتان بڵێم کە بە وریاییەوە ئاگاتێن نێبێ لەناو میدیای کوردیا چی ئەگوزارێ باش نییە هەتا زۆر جاران بانگێشکردن چاپێککەوتن لەگەڵ بەکرێ گیراوانە ئەکەن ئەوانە کەواعیزی ئیقلیمی واتە مەلاکان زۆرجار ئەم کەسانە سنووری کۆمەڵایەتی ئەبەزیێن بانگەشەی عروبە ژنی دوو هەموو سێم و گەڕانەوەی کرد ئەمانە ئاکەن بۆ نمونە کەسانێک و مەلا مەسهەر کە بۆ کۆمەلگای خەتەرە لە تیڤی سەلەفی بە هەماشکرد مەلا هەڵۆ ئەلم بابەتانم بۆیە ئازیزان ئەگەر سێری بۆ نمونە کەناڵی ئەو کەناڵە نزمەکان کە هەن لە باشووری کوردستان ئێوە دیقەتی لێ بدەن کە من خۆم بۆ وردی سەریانە بەدوادەچێن بۆ ئەەکەم ئەچن چاپێکوتن لەگەڵ کشە مۆدێل و گۆرانی بێژەکان و وتوێژی ناپێویست و قسەی بازاڕیان پێەکەن هەموو قسە خۆ قسەی پوچەوە ڕاستی بە نمونە بەنامەکانی کورد-ماکس باشە ڕاستەوخۆ کورد-ماکس میتی تورکیا لە پشتێتی و ئەجێندای ئیخوانی تورکیا سەرپەرشتیەکات باشە و پارتی هاوکار و هەمئاهەنگە بووی ناوەڕۆک و بەرنامە و بەرهەمە میدیایەکان بریتیە لە بانگەشە بۆ گەی بۆ مناڵبازی بۆ بەڕەڵایی بۆ سێکس فرۆشی بۆ سوکردنی هوندەی ڕسەری کوردی بەنامەی چەندان بوو بۆ ژنێک بە ناوی شاناس کە ناساوە بەرلۆکە ئازیزان گۆرانی و ئاوازی ڕەسەن نەما ئەم ژنە نەیە بە کۆمەڕێ ماتۆڕسوار باشە کە لەو تیڤیان نەیڵێنەوە کە ئەمانە گۆرانی بێژی ئاهەنگین لە لای مۆزیک و ئەم بابەتانە حەچی گۆرانی ڕەسەن هەیە ئەم ئافەتە بەم ماتۆسۆرانە لەو کەناڵەوە توێتی هەر هەمیان نارەبار و ناخۆش کردووە بەڕاستی یا بەرنامەی ئەفین ژن و ژیان و ئەم بابەتانە باشە یان ژنێکی تر هەبوو بەیان عوسمان ئەویش هەیەسی هێناوەتەوە لە ئەوروپا و لە ئەڵمانیاوە باش نییە بوشەی زۆریان نیاوەتی کە قسە ئەکا ڕێوەکو ژنی بەژنی ڕێزم بۆ ژنی سەرتەن وڵا حیفە بەڕاستی بەڵام ژنی سەرتەنویش بەڕاستی یا بەڵام ژنی بەدەرگا کە بەدەم بنێ جاین و لە ڕۆژە خواردنەوە قسەیانەکە ڕێکەن ئاوا قسەکەن بەڕاستی ئاوە بۆیە میدیای باشوور ئابۆ جۆرەیە خۆشەویستان باش نییە اینجا ئاوا سەیری ئاواکە بزان ئاوا چیەکە خۆشەویستان باشە وەهمی عیمارات دڵتی سەربەخۆ گەڕانەوە بۆ سەردەمی مەرجع بابا ئەسڵن مەسەلەی مەرجع و مەرجع بوون کارە ساتە ئینسان بیری لێ بکاتەوە کاکە تەلەڤیزیۆنی ئاوا تۆی دائانیشی ئەدێ بڕی مەسئول بازانی مەرجع کەی باوی مەرجعیەت ماوە کاکە بۆ ئێوە لەکوێ ئەژین بۆ ئەمە سەردەمی نیاندەرتالە مەرجعی چی و شتی کاکە کەی لە کۆمەڵگای مرۆڤایەتیە باوی مەرجع ماوە تازە ئێوە ئەتانێ ئەو قسە قۆڕانە بکەن بۆ کۆمەڵگا یان کەیسی دروستکراوی وەهمی بڵاوەکەنەوە یا سۆحی عەشایری بڵاوەکەنەوە باشە یان تێکدان و شێواندنی زمانی کوردی بەڕاستی تەدەخولەکەن لە هەر هەموو بابەتێکە بانگەشەکەن بۆ ئیخوانی تورکی بۆ ئەردۆغان بۆ حکومەتی تورکیا ئینجا لە سلێمانیا فیستیڤاڵی دانولە و خواردن و نازانم شانازخان و تەواو هیچ شتێک نەماوە بەڕاستی کاکەچێت بڕۆ لەو باشە لەو مەنتەقەی سلێمانیا شاناز ئەوان هیچ شتێک ناکەن تەنها ئەمە نەبێت باشە فیستیڤاڵ بۆ دانولە بۆ بەڕوو بۆ نازانم بۆ ئەمە چیەکە کەلانە باش نییە ئەمانە کاکەچێت
اینجا نێشیلەوان بازانی ڕووداو پیا هەڵدان و گەورەکردنی نێشیلەوان بازانی یا کەسانی لە نێشیلەوان بازانیەوە ئەویش هەر بانگەشە بۆ تورکیا و بۆ حکوومەتەکەیەکە بانگەشە بۆ ئیخوانی تورکیەکە ڕاستی ئێمە کاکە هینمان نەماوە بەڕاستی ئەومان نەماوە بەڵێ بۆ ترخێنش ئێمە بەڕاستی میدیامان هەر نەماوە بەڕاستی ئەمە میدیای بەڕاستی هیوادارم بتوانم ئەو قسە و باسانە لە مەجالێکا بیکەم بە بابەتێ و بڵاوی کەینەوە بۆ ئەوەی کە هەموو کەسێک بیخوێنێتەوە و بە بزان کە لەو کۆمەلگایە بەڕاستی چی ڕوو ئەدا و کۆمەلگا بەرەو چێوە ئەچێت هەر بۆیە لە باشووری کوردستانە ئێمە هیچ میدیایەکمان نەماوە بەڕاستی هەر هەمووی یاسەر بێتڵاعاتی ئێرانە یاسەر بە یەکێتی و یەکێتیش خزمەت بە ئەجندای ئێرانەکە یاسەر بە پارتیە خزمەت بە ئەجندای تورکیاکە یان ئەوانەی فلانە بانخێنوانە سەر بە ئەجندای تورکیا و یان ناویچە قەتەر و سعود و ئالەم بابەتاناکە باش نییە لەمە بەدەر ئێمە هیچی ترمان نەماوە خۆشەویستانی ئارام محەممەد ئێستا کوڕی مەسعودی هاتووە و کوڕی نێچیر هاتووە و ئێستا ئەوانش هاتوون کاکەژیان من دەوڵەمە نەزانم بە تەمام لە لایڤێکە باسی ئەو دزی و گەندەڵەکان کەم من جەلا مەزانم خۆشەویستان ئێستا ناوەکەیم بین نییە لە 2012 لە لڤین ئەچوو بە ماتۆڕەوە گۆڤاری ئەبر بۆ گۆڤاری لڤینی ئەبر بۆ نووسین گەوشتەکان باوەڕتان هەبێ ناوەکەی ئەبم بۆتان هیمداد نازانم هیمداتشتی ئەوەی ناوە بەڕاستی ئەچوون لە لڤین ئیشە کرد ئەچوو گۆڤاری ئەبر بۆ فڵانە نووسینگەی ئەم حیزب ئەو کۆمپانیا ئەو ئەلەم بابەتانە کە وەختێ لافاوەکە بوو لە چەمچەماڵ و ئەوانە سیرەکەم ئەڵێ هیمداد 500 ملیۆن دیناری یاوە بە لافاوەکە ئەی هاوار تۆ 2012 بە سکوتەر و ماتۆڕێکی خوێڕیەوە گۆڤای لڤین بڵاو بکەیتەوە چۆن ئەم ساڵانەی ڕابردوو کە زۆر ناکە ئەتوانی 500 ملیۆن دینار بی بە خەڵکی کە لافاوی توش بۆ توشی کارەسات بووە 500 بی بە و ئەبێ چەند 500 کەشیدانە بێ هەی دس لەکوێ هێناوە زەحمەت نەبێ جایشە خەریکی ژنبازیە ئاگام لێتی ئەوش بڵاوەکەمەوە خەمتان نەبێ باشە ئەوە ئەم ماوەیە کە ئەو مۆزوعی ڕۆژئاوای کوردستان بوو نەوەیەک لە یەک گرتووی ئەوانە بوو دابڕابووم لە مەسائلی دز و گەندەڵ و شتەکان بەڵام لەمەوە لە ئەچمەوە وێزەیان یەمەوە خزمەتان خەمتان نەبێ و مەلەفەکان هەمیسەر شاشی کۆمپیوتەرەکەمە و هەر هەمیان بڵاو ئەەکەمەوە و کەسان لێدەر ناکەم ڕسوا و تڕۆتانەکەم لەوە تاکید بن ئەرە بەڵام ئەوە قسە و باسەکانی ئەم شەوم بوو خۆشەویستان حورمەتم بۆتانەیە خواتان لەگەڵ بێ هیوادارم کە زۆر باش و ئاسو دەبن 40 دقیقەیەکە قساکەم میتر پێم وایە بەسە و پەیامەکەم گەیاندووە و هەوڵ ئەدەم یا بە دۆست و برادران بڵێم کە ئەو قسە و باسانم هەمی بنووسنەوە بتوانین بڵاوی کەینەوە بۆی بەنووسینیش هەبێ بتوانن وەکو دۆکۆمنت بمێنێتەوە بۆ ئایندە و خەڵک بتوانێت بیخوێنێتەوە دێر بەدێر لێ تێبگا کەچی ئەگوزارێ لە میدیای کوردیە بەخێرچن خواتان لەگەڵ بێ خۆشەویستم